ئیسلام فێری ئێمەی کردووە ئەوەی کە لە تواناتدا هەیە بۆ میوانی خۆتی سەرف بکە، بەڵام نابێت تەکلیفیش بکە میوان لە خاوەن ماڵ بە شتێکە لە توانای دانەبێ و نەهی لێکراوە. بەڵام تۆ کەسێ دێتە ماڵەکەت ئەوەی کە لە تواناتدا هەیە بەپێی گیرفان و حاڵ و گوزەرانی خۆت هەر چەندێکی بۆ سەرف بکەی، چی خواردنێکی بۆ بکەی، گونەحبار نابی. ناو خۆمانە ئەڵێ کاکە دووسێ شلە بکەی ئیسرافە، ئەم دوو جۆرە گۆشتت کردووە ئیسرافە. نەخێر، ئیسراف نییە. ئیسراف تەنها لە شتی حرامدایە. نمونەتان بۆ دەیهێنمەوە. تۆ ئەڵێی باپیرەم و نەنکم وایوت، ئەڵێ حرامە، کاکە نابێ هەموو مەسروفە بکەین، ئەم هەموو خواردنە بۆ میوان دامنین حرامە. وەڵڵا حرام نییە، وەڵڵا تۆ غەڵەت تێگەشتوویتە. کاتە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ئایەتی قورئانە چەند میوانێکی بەڕێزی دێ سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، بەڵام ئەو نازانێ ئەمانە مەلائیکەن، خواردن ناخۆن. خوای گەورە دەفەرمێ ئەم ئیبراهیم پێغەمبەرە صلی الله عليه وسلم فجاء بعجل سمين، یەک گوێرەکەی سوورەکراوی بۆیان هێنا، یەک گوێرەکەی کامل، گوێرەکەیەک. خەر گوێرەکەی کاکە بە 3 نەفەرە خوڕێ، بە 4 نەفەر و 5 نەفەرە خوڕێ، هەندێک لە زانایان دەفەرمون 3 نەفەر بوونە. بەڵام ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک گوێرەکەی کاملی بە برژاوی هێنا و بەردەمیان. بعجل حنیث واتە گوێرەکەیەکی برژاوی قەڵەو. باشە 3 نەفەر 4 نەفەر گوێرەکەیکە خۆن؟ نا، شتی وانە. خوای گەورە مەدحی ئیبراهیمەکە سەلامی خوای لەسەر بێ کە گوێرەکەیکی بۆ 2-3 نەفەر سەر بڕیوە. تۆش ئەڵێ حرامە حرامە، بۆچی حرامە؟ پێویست ناکە خاوەن ماڵەوە نەخۆی عەزیێتدا، بەڵام ئەگەر کردیشی حرام نییە. ئەو تا ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێرەکەیکی بۆ 2-3 نەفەر سەر بڕیوە. وەڵا ئەگەر ئێمە گوێرەکەی بۆ 20 نەفەر سەر بڕێن کاکە ئیسرافت کرد. کاکە ئیسراف نییە. ئەوەی لە تواناتدا هەیە ئیسلام فێرمانی کردووە بۆ میوانی خۆت سەرفیکە. ئەگەر چەندەها نوع خواردنی بۆ دروستکەی یەک جوانەگایەکی بۆ سەر بڕی بخەیتە بەردەستی حرام نییە، بەڵکو ئەوە شوێنکەوتنی سونەتی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە ئەوەی تواناتێ بۆ میوانی بکە لە خواردنی باش و چاک، گونەحبار نابیت و ئیسرافیش نییە. ئەوە لە مێشکتان دەرکن، ئیسراف نییە. ئەوە ئاەتم بۆتان هێنایەوە بەڵگەی ڕوون و ئاشکرا. بە 3 نەفەر، بە 4 نەفەر، بە 5 نەفەر گوێرەکەیەکی برژاو ناخورێ، تەواو تێبگەن.